گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لە مروارەکانی غوربەتەوە سڵاو خۆشەویستان، ئەم بەرنامەی مروارەکانی غوربەت تایبەت لە بەرنامەکانی تر دوو هاوڕێی خۆشەویست و ئازیزمان میوانن. بێگومان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێمان خۆش بوو گەر وەکو بەسەرکردنەوەیکیش بێ لە دەرگای دڵی هاوڕێ هونەرمەندەکانمان بدەین، بزانین حاڵ و حواڵیان چۆنە، گوزەرانیان چۆنە. میوانەکانم دوو پێشمەرگەی زۆر ئازاد. بەرنامەی ئەم ڕۆمان زۆر تایبەتە، دوو میوانی خۆشەویست و ئازیزن، دوو هاوڕێی خۆشەویستن ئامادەن لەگەڵما. بەڕاستی زۆر سپاسیانەکەم بانهێشتەکەی منیان قبول کرد کە دوو مرواری زۆر جوانی نازدارن، یەکێکیان لە غوربەتەوە لە بەریتانیا دەدرێوشێتەوە، ئەویتریان لە شارە حەیاتەکەوە. ئێوارەتان باش؟ مامۆستاگیان باشی؟ کاگازاد بەخێر بێن سەر چاو. سپاسەمەندخان هەر بژیت. باسی سلێمانی چۆنە؟ شار چۆنە گوزەری؟ وڵای خۆشە و ئاحتیادیە و خەڵک کەوتۆتەوە گەڕان و جمزۆ دروست بووە و ڕێگەوبان کراوەتەوە و خەڵک مرتاحە و نەخۆشەکە جارێ بە دوورە لێمان و دەنگی نەماوە و خەڵک وازای نەخۆشەکە ڕۆشتووە، بەڵام جارە بێدەنگ نازانی. دەی سپاس بۆ خوا گەورەی ئینشاءالله. مامۆستاگیان چۆنی؟ ئەحواڵی چۆنە؟ بژێت قوربانجان باسێ باشی شکر. سڵاو لە دیدارتان و سڵاو لە کاگازادی خۆشەویستیش. قوربانتم زۆر سپاس. مامۆستاگیان هەموو گوێگران و بیسەران بەڕاستی زۆر بەپەرۆشەوە بوون لە چەند مانگی ڕابردووە بەڕێستان وەک جنگاوەرێکی ئازا لە نەخۆشیەکی زۆر قورس و سەختەوە ڕزگارتان بوو. ئەگەر بکرێ تۆزە ڕوونکردنەوەمان بدەیتێ بۆ هەوادارانت، بۆ گوێگرانت کە بڵێن ئێستا مامۆستا محەممەد عەباس بارام کە سپاس بۆخوا بە تەندروستێکی باشۆ لەگەڵمانە. ئەلحەمدوللا، سپاس بۆ خوا و سپاس بۆ هاوڕێیانی خۆشەویست لە هەر چوار پارچەی کوردستانەوە کە بەبێ تەلەفۆنیان نەکردم، بەبێ هەواڵیان نەکردم و پرسیارەمانیان و دوعا دایمەن دوعایان بۆ کردوم و من بەڕاستی یەکەم بە میهرەبانی خوان تەعالا لەو نەخۆشیە نەجاتم بوو و ئەو کۆڵەن لەبەر خاتری خاتران بە دوعای خۆشەویستان و بە دوعای دڵسۆزان و هاوڕێیانی خۆشەویست من لێرەوە چاوی یەک بە یەکیان ماچەکەم ئینشاءالله خوایە لەم کۆرۆنەیەش نەجاتمان دوور بین لێ و لە بەڵای نەگان بە دوور بن هەموو کورد و کوردستان هەمووی بە خاکەکەشەوە ئینشاءالله تەمەند درێژ بن بۆ ئێمە و خوا لەو نمونانە زیاد کە کەوا دڵسۆزن و دڵسۆزی هونەرمەندان و دڵسۆزی نووسەران و برادەرانی خۆشەویستن. کاگازادیان پێم خۆشە ئەگەر وەکو یادەوەریەکیش بێ یاخود پرسیارێکی وا کۆنت لێت کەمە بێ. ئەم پرسیارانە زۆر کۆن بوون بەڵام هەمووی دووارەیە ناچارین پرسیارەکان بکەین. بۆ یەکەمین جار بیری دێ لەکوێ گۆرانی دوو تۆ چۆن بووی بە گۆرانی بێشکە هاتیتە پێشەوە بۆ بەردەمی مایک؟ بەڵێ جارە سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆتان بۆ هەموو بینەران و چای مامۆستاژ ماچەکەم زۆر خۆشحاڵم کە بە تەندروستی زۆر باشەوە چاوم پێی کەوتەوە. ڕاستە جارجا قسەکەم پێکەوە ئەوی زیاتر لە من بەڕەحمدرە زۆر جار تەلەفۆنەکە هاوپرسیمەکە، بەس ئەم شەو زۆر خۆشحاڵم کە بە تەندروستێکی زۆر باشەوە چاوم پێی من زوو قسەی لەگەڵاکە زانم هەواڵی چۆنە. سپاس بۆخوا. من هەر مناڵیەوە کە لەناو دایک و باوکە چاوم کردوێتەوە ئەو کاتە ڕادیۆ هەبوو، ڕادیۆ شتێکی سێر و عەجیب بوو لای هەندێک خەڵک لە لادیەکانە زۆر کەم بوو. ئێمە بە بەردەوامی جەمان لە ڕادیۆگرە و کاتە ئیزاعی کوردی هەبوو، کوردەکەی بەغا هەبوو، بڵێن کوردی کرماشان هەبوو، سنە هەبوو، تاران هەبوو، تراوانە هەمووی گۆرانی کوردی و هەورامی و لە ڕوستانی و ئەوانیان پەخشەکە. مش بۆخۆم هەر لە مناڵیەوە حەزم لە وتنی گۆرانی بوو، هەرموت بەردەوام لە خوێندنگە لە مەکتەب با بڵێن لە مناڵی لە دەشت و دەر لە کاتی ئیش و کارە تا کاتێکی شومەتە شاخ لە شاق و کاتەتی مۆسیقای شێت کارزان لە قوڵە هەرمێ بوون لە لای زەڵێ بە حکمی کاگازاد خانەقینەوە برادەرانی تر کاک عەبدولقادر حەسەن و کاک سەلامی فارس و ئانە برادەرم بوون پێکەوە پێشمەرگەوین. جارجا سرم لێدان ئەوان بڵێن ئیشی مۆسیقیان بۆ من نەکرد، بەڵام گوێم لێگرتن کاتێک تۆمار و شتیانەکرد یان لە یادەکانە هاتن چوون لەگەڵانە لە ڕووی داریەوە کورسی چاکردن و یارمەتیدان و سیرکردن ئاهەنگەکان تا تەواو بوو
لە دەشتی زەڵێ چەند ئاهەنگێکمان لێوە کرد بڵێن هاوکاریمەکردن وەکو هاوڕێ وەکو پێشمەگەیەکی ناو زەڵێ و ناو زەنگوانە ئیتر پێم خۆش بوو ئیشان لەگەڵکەم بەڵام منە و کاتە مناڵ بووم توانای هونەری وها نەبوو لەگەڵ ئەوان ناخوار بە منۆماند بکەن بەس بۆ خۆم گۆرانیمەوت تا جارێک لەوێ لە بیرمە لە یادی دامەزراندنی کۆمەڵی ڕێژدەران بوو شەوێک من و کاک ئازاد هەورامی ڕەحمەتی و کاک سەلامی ئەحمەد فارس پێکەوە گۆرانی ماوە لەوێ کاک بەهادین عەبدوڵڵا ئەوانی چەند نمایشێکی تەمسیلیان کرد یادێکی خۆش و شەوێکی خۆشمان بردەسەر کاک قادری حاجی عەلی و هێرۆخان و ملا زوحمەر و هەموو سەرکردایەتی لە سەرسەربانی ناوەندی کۆمەڵە بین ئاهەنگێکی خۆشمان کرد پێم وایە کاتە نۆی حوزەیران بوو نۆی حوزەیران یادی دامەزراندنی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان بوو بەڵام دوای بە ناوی دەی شەشەوە نهێنەکان جێبەجێکرد دوای هاتینەوە قەرەق لە ساڵی 84 لە بارەکەی قەرەداق لێوە لە گوندی تەکرد ئاهەنگی ترماکرد لێوەش من گۆرانی وت بۆ یەکەم جار و ئەوانە ناو خەڵک و ئیتر چەپ لە ڕێزان و ئەوانە پیان خۆش و کەوەکو پێشمەگوێ گۆرانی بێژم بەڵام زیاتر بۆ دەرکەوتن و تۆمارکردنی ڕسمی من لە دوای ڕاپەڕین دەستم پێکرد لەگەڵ تیپی مۆسیقای شنەوەی هەڵەبجەی شەیدە و کاتەوان هەموو لە سلەیمانی بوون هەڵەبجە بڵێن وێران بوو بۆ ئاوەدان نەکرابەوە لێرە کۆبووینەوە بڕیارمەدا بە هەومان تیپەکە دروستکەینەوە بە پاڵپشتی کاک مەلا بەختیار و سەلاحی شەخستیق و کۆمەڵێ یا ماقوڵ و خەڵکی باشی ناوچی هەڵەبجە کە لە سلەیمانی نشتەجێ بوون هاوکاری زۆریان کردین پێکەوە توانیمان تیپەکە دروستکەینەوە لە فیستیڤاڵی یەکەمی هەڵەبجە شەیدا بەشداری بکەین زۆر سەرکەوتوانە و هەر لەو ساڵش توانیمان 6 بەرهەم بەسەر یەکەوە تۆمار بکەین بۆ تەلەڤیزیۆنەکان هیچ بەرهەمەی کە بەر من کە و بەرهەم گۆرانی شەماڵ بیشەنێ بوو من و شیار حەمەفەرەج و مامۆسانەژم و ئایاری حسیان عەزیز و سەرحەز شەریف و مامۆسانەژم مەحەمەد و 6 بەرهەممان تۆمار کرد من شەماڵ بیشەنێم بەرکەوت تا ئێستاش ماوەتە لە ڕێدەکان گوێم لێوەکو بەرهەمێکی هونەری زۆر سەرکەوتوو دەرچوو زۆر باش بوو ئاوازەکەی ئازا ساڵان بوو بەڵام بە هۆنراوی فۆکلۆر و بە ئەستوبێکی ڕەسەنی فۆکلۆری ناوچەی هەورامان وتمان بۆ من دەرکەوتێکی باش و لۆ سەردەمە هەر تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەبوو پەخشێکرد خەڵک هەر بوو بیبینێ ئەی چیە کرد باش هەفتەی دووسێ جار پەخشەکرای تر بە یەک گۆرانی ناسراین کە دەستمان کرد بە گۆرانی دوای جاریش درەوە بوو لەگەڵ تیپی شنەوێ بەردەوامی لەگەڵ تیپی مۆسیقای سلەیمانی لەگەڵ تیپی مۆسیقای فۆکلۆری کوردوانە لەگەڵ هەموو گروپەکان کە دروست من ئیشم کردە و تاژر بەردەوام هەر بشیت یاخوا خامەت ڕەنگی دەنگت هەروە گەشت و هەروە بەتوانە هێزت هەبێ گۆرانی بڵێ بەڕاستی لەو تۆنەی دەنگی بەڕێستان لە هەندێک کەمە لە ناو با بڵێن پیاوانە لە ناو دەنگی پیاوانە مامۆستاگیان ئەگەر بکرێ نازم بە پێ ڕەزامەندی جەنابتان ئەگەر بکرێ کەمێک باسی نەخۆشیەکەت کەی چەند سپاس بخوا 6 جەلسەت لە کۆرسی دەرماناوە الحەمدوللا پەڕان هەر تۆزێ زانیاری و لەگەڵ ڕێنمایی بۆ وانەی کە ئەگەر ئەم نەخۆشیان هەبێ بترسن نەترسن شتێک لەو بابەتە من لە مانگی 6 2019 تووشی ئەو نەخۆشیە بووم بەڕاستی نەمزانی من نەمزانی کە ئەو نەخۆشیم هەیە حتا دکتۆرەکانیش نەیانزانیمە لەگەڵ ئەوەشە یعنی چەنەها پاسی خوێنم کردبوو هەر نیشانی نادا ئیتر ڕۆژێک چوون بۆ فاسی شەکەرە دیسانەوە وتم زەحمە نەبێ یەکێ تیوبێکی زیادەم بۆ بگرە بۆ پرۆستات وتی باش بۆ میگرتەوە من نردی بۆ فەحشۆمانە
وتی پرۆستاتت نییە زۆر پاکە بەڵام شکمان لە شتی ترە حەزەکەین بدنێرین بۆ ئەشیعە نردمیان بۆ ئەشیعەکە زۆر ڕوون نەبوو وتیانەمانەیە بدنێرین بۆ ئێمارای نردمیان بۆ ئێمارای دڵنیا نەبوون دیسانەوە نردمیان بۆ ئێمارای ملەوەن ڕەنگا و ڕەنگ ئیتر لەوەیە وتیان 4 خاڵ لە لەشتا هەیە ئێمە شکمان لە سەرەتانە ئیتر زۆر ئاسایی بوو بەڕاستی لەلامەوە بەس خێزان دەستی کرد بە گریان وەمانە ئیتر منیش پێم ناخۆش بوو کە خێزان دەستی کرد بە گریان لەبەرەوەی ئێمە بەڕاستی لەوە بەقووەترین و لەوە قایمترین کە سەرەتان زەفەرمان بۆ بەرێ گرنگتری شت ئەوەیە یەکەم نەترسی دووەم ئیمانت بە قەدەر هەبێ کە خوان تەعالا و قەدەرەی ئەداتێ و تەجروبەتەکە بزانە سەبرت هەیە بزانە تەحملی ئازارەکەی تەحملی نەخۆشیەکەی ئەبێ شەو ڕۆژ دوعا بکەی و بە برادەرانی دڵسۆزی خۆشت بڵێ بۆی دوعات بۆ بکەن و ئاگدار بی و نمایشەکانی دکتۆر بەکار بێنی ئیتر هەتا دکتۆرەکە تعجوبی هادووتی باشە تۆ بە هەر نەخۆشێک وتووە سەرەتانتە دەستی کرۆ بە گریان تۆ پێکەنی وتماخە من ئیمانم بەخوا زۆرە ئیمان کە بەخوات هەبوو وەسیقەشت پێ هەبێکەوە چاک دەکاتەوە وتم خۆی داوێتی خۆ چاکەکاتەوە دەمادامەوە دەستی قەت بەخۆتە و بەخوایە بەیانێت نێرین بۆ کیمیاوی وتم باش وڵای تر نردمیان بۆ کیمیاوی هەر مانگی جەلسەیەک هەر 21 ڕۆژجارێ هینە جەلسەیەک لە کیمیاوی طبعا کیمیاوی یەکەم و دووەم زۆر تەبیعیە دوای سێەم و چوارەم و پێنجەم و شەشەم ئیتر ورتەکا بە تەواوەتی زۆر ناخۆشە ئەبێ یەکێک دای من ئاگدارت بێ نەکەوی چکم ئیتر باڵانست نامێنێ هیچت نامێنێ هۆشت هەمووی ئازارە زۆر شتی تر ینی ساید ئەفێکت پێڵێن شتی تر دێتەکایەوە و الحەمدلله من خێزان بە درێژاوی نەخۆشیەکەم زۆر ئاگای بوو و بێگومان دڵسۆزی و گەورەی خۆیەتی نەوەم لە بیر ناچێقەت ئەجمعین ئاخە خۆشەویست بۆیە دڵسۆزە خۆمەگەر عاشقی خۆشەویستەکەی خۆت بووی تر ئەوە دڵسۆزی تەواوتە وەڵای تر دوای 6 جەلسەکە تەواو بوو دوای مانگێک ئێمەڕایان بۆ کردمەوە ئەشیعیان بۆ گرتم و فەحسی خوێن وتیان دکتۆرەکەم کە پرۆفسۆرە وتی نەجاتت بوو لە نەخۆشیەکەت الحەمدلله هیچ نەماوە تر تا 2 مانگ دەرمانیان بۆم نووسی دەرمانەکانم بە ڕێکوپێکی خواردو و هەندێک طبعا حەبوو تەرتیبات و ئەمانەوەکو بڵێن زەردەچەوە و ناوکە قەیسی و ئەم شتانە و هەندێک حەبی تر هەیە کە کاتی خۆی کڕیم زۆر گرینگە بۆ سەرەتان لابردن ئەوانەشم بەکارهێنا بەڵام کە حەبەکانی سەرەتانەکەمە خوارد دوای 3 ساعت ئەوانەی ترمە خوارد بە تەنزیم ئیتر الحەمدلله نەجاتم بوو لێی ومێدەوارم کەس ئەو نەخۆشیە نەگرێ ئینشەڵڵا هەرە وەڵا زۆر قورسە زۆر نەخۆش کاگازات ئەگەر زەحمەت نەبێ بڵێن حەزەکەم پرسیارێک بکەم لە بەرەوەی چەند ساڵێکە سپاس بخوا بڵێن کە ئەڵێن هونەرمەندان بتوانن تێکەڵی شار و وڵاتەکانی تر بن تاکو هونەرەکان زیاتر بڵاوە پێ بکەن و چۆنەڵێی ناوبانگ دەرکەن زۆرێک لە هونەرمەندانمان بینی ئەهاتن بۆ سوید مەسەلەن داوەتنامەیان بۆ ئەهاتن بۆ وڵاتە ئەوروپیەکان هیچ لەو گروپانە توی تیابووی من چەند جارێک داوت کراوم بەڕاستی خۆم ڕەفزم کردووە حەزم بە سەفەری دەرەوە نەبووە جارێکەوە شنوێ ڕۆشتین تا تورکیا و کە ڕاستانی زۆرمان بۆ کرابوو بەڵام تورکیا ڕێگەی لێگرتین ئەوەی سەری نەگرگەڕاینەوە
لەم ساڵانەی پێشوش بۆ دانیمارک و ئەڵمانیا و بۆ سوید و تۆبۆریوانە داوت کرابوون بەڕاستی کە هاتن وتم من حەز ناکەم سەفەری دەڕۆکم لێرە مێنمەوە حەز ناکەم لێرە بەجێگەڕم لەم کاتیش دائیمی نا کاک ئازادیان بۆ دائیمی نا بۆ مەسەلەن بۆ سەردان بڵێ بۆ سەفەر و گۆرانی بەڵام لەو کاتێک کە ئەوان هاتن تەکنیکان لەمە کرد ماوەی مانگێک بوو لەو مانگەیان من زۆر مەشغوڵم لێرە کۆمەڵی ئیشی گەورە کەوتوو بەسەر ماوەت و ئێرە جێ نایاڵم فوادی برامیان لە جاتی خۆم برد ئەوان ڕۆژە تیوی وەسقای شنەوێت دووسێ شوێنی زۆر خۆشگەڕان جەولیان کرد شەوانە لێرەوە لە ئەنتەرنێتەوە متابعەمە کردن ئیشی جوانێک بەڵام بۆ خۆم تا ئێستا دەرەوەی کوردستانم نەبینەوە نەڕۆژ بۆ ئایا بەڕێستان لەو کەسانن کە ئەڵەی وەڵام من ناتوانم شارجێ بێڵم لە وەکو ماسی وام لە ئاوەکە دەرم بێنن لە شاری سلێمانی بۆن منە یەکسەرە خینکەم ئەی ئێمە گوناحنین ئێمەش خۆ لەو ئاوە هاتوینەتە دەرەوە هاتینە غەریبی و ژیاشین بەڵام قسەکەم لێرە ئەوەیە لە غوربەتان ناژین بەڵام هەموو هەوڵی شەدەن زۆرێک لە هونەرمەندەکان ئەوەی ئێمە بیستمانەتەوە ئەیانە لەسەریشی بۆ بە ناکۆچی لە نێوانیانە هەموو حەزەکەن وەکو سەردان بێن بە ئەوروپا بێن سەرێک بن و بڕۆنەوە بەڵام وەکوتر نایەن دەژیان ئاڵێکی ئەگەر بۆ تۆ بڕام جاری وا هەبووە هێندە تووڕم لە ژیان و ژینگەی ئەم وڵاتە ئەڵێم خۆزگا ڕۆشتم بۆ وڵاتی هەرگیز کوردستانم نائدیەوە وەکو ئەوەش ئەڵێم ینی بەڵام بۆ خۆم ینی حەزم لە ئەو عەزیەتی ڕێگەوبان و سەفەر و ڕۆیشتن و اینجا من خۆم جارێک چوینە تورکیا 15 ڕۆژماینەوە عەزابی زۆر ماچە زۆر ناخۆش و هەر لە خۆمە بەو بی ئەو جەوە ڕانەهاتبوو تم بچینە هەر وڵاتێک ئاوامان لێ لەم شار بۆ شتا لەم وڵات بۆ وڵات لەم مەسرع بۆ مەسرع ینی بۆ خۆم حەزم لێ نەبووە حەزە ناخۆ حەزم لە گەڕان و دەرەوە ئەوانە هەیە ئێستش لەم کاتەیە کە قساکەیت من بەهۆی سەردەمی شاخەوە تووشی حاڵەتێکی برینداری وانە بوو مەختی خۆی ئەو ماوەی 38 ساڵە چەندێکە من بریندارم برادێکی خۆشەویستم زۆرم لێکاڵێت تا ئەڵمانیا ئەبم لیۆ عملیات و شتەکان بۆکەم وەدیێنمەوە هەر لە خۆمە حەزم لە سەفەرەکە نیە تا ئێستا خۆم نێەوە بەدەستەوە ساڵێکە تەکلیف ئاخر لەبەرەوەی ئێمە فێر نەبووین لەبەروی ئێمە فێر نەبووین کاک ئازادیان ئەوەیە کێشەکە ئەگینا پێم وابێ لەبەروی بەڕێستان پێشمەرگە بووی ئەوەی ئێمە بزانین لە هەتا کاتی پێشمەرگایەتی تۆ هەموو ماڵ و حاڵت بە کۆڵی خۆتەوە بووی تر هەر وەک واوی لە سەفەرا بوو بێتی دیارە یاخودەوەیە کە زۆر بێزا چۆنەڵی هیلاکیلەوە یاخود ئەی ئێمە بڵێن چی وەکو هونەرمەندە ئەوروپیانە نین جاری وایە مثلا کۆنسرتێکی بێ پێڵەن تونێل ئەم کۆنسرتانە لە 6 وڵاتەیکە مناڵەکانی نبینێتەوە بەخۆی گروپەکەیەوە لەم وڵاتەچێ بۆ ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە هەتا 5-6 مانگ ئینجاگەڕێتەوە ناو ماڵ و مناڵی خۆ ئێمە ئەوانەش ناکەین بۆ لەبەروی هونەرمەندی کورد هیچیمان وەکو پیشە هونەرمەند نین هەمومانەمە ئارەزویەکەوە چونکە ئەگەر بەن بڕوا ناکەم قەت کاک ئازادە ڕەش بە پارەی هونەرەکەی پشیە وایان نا ئایا کارەکەتان نزیکە لە هونەرەوە ناوەڵڵا من بۆ خۆم وەکو پێشمەرگەی دێرین خانەنشینم لەگەڵ ئەوەی شاکە ئیشی هونەریەکەم بەڵام ساڵانێکی زۆرە هێندە بێتاقەتم مەسەرەن کە تیپ و گروپەکان ئەڵێن کاکەوەرە گۆرانی تۆمارەکەین یا دوای کلیپەکەین ئەمەندە هەز بە ئازار و ناخۆشی زۆرەکەمانی بە زۆران بن باوەڕەکەی هەم تۆمارکردنەکەی هەم کلیپەکەی بەڵام بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنەکان زۆر حەزەکەم هیچ کێشە نیە دانشی ڕاستەوخۆ 5 بەرهەم 6 هەمەڵیت و حافیز زۆر خۆش دەسە یان کۆنسێرتەکان و عەتیادی بەڵام کلیپ ئەم کوژێ زۆر ڕقم لە کلیپەکە ئەم بن بۆ دەشت و دەر و کلیپ و ئەوانە زۆر حەزم لە ستودیۆ نیە مەسەلەن دەجار هاتوێ ستودیۆ بکەیت ئاوە بکە وەرەوە ئەو کۆپ لە قەسەری وەرەوە و دەستکاریکە و نازام نەسبیکە و بیهێنەرەوە ئادی و فلاشە بەرەوە بڕۆ بۆ تەلەڤیزیۆن و عادی موعیدی کلیپ دابنێن و زۆر ڕقم لەو شتانەیە بەس هیوایەتم ئەو بەرنامانەیە کەیسە لە ساڵی ڕابردوو بەرنامەیەکیان بۆ کردنی یادی حەمەقتوو بوو هەر لە جیا سوور دانیشت 4-5 گۆرانی بە ئیسراحەت وت و فقەیەکی جوان و دانیشتێن خوا حافظ لە کورسات عینیشت هەرەوەڵە حەزم لەو نەوع بەرنامە و ئیشانە هەیە بەس بۆ کلیپ و تۆمارکردنی بەرهەم زۆر بێزارم نازانم بۆم لێت با بڵێن بەڕێستان زیاتر حەزت لە دانیشتن و مۆسیقا گۆرانیتنی لایڤە نەک ڕیکۆرد بڵێن هەی بەڵێ بەڵێ هەی و لایڤ یعنی ئێستا چەند ساڵە ئیشمان کردو بڵێن لە کورسات و لە گەلی کوردستان و لە خاک و ڕاستەوخۆ لەگەڵ گروپەکان لەگەڵ گروپی مۆزیکی لۆر لەگەڵ تیڤی مۆسیقای فۆکلۆر لەگەڵ تیڤی مۆسیقای شنوێ ئەمەندە خۆشە دانیشی هەموو بەرهەمەکانەی بەدەستەوە خوا حافیز 5 ساعتێ نەجاتت بووە بەڵام ئەوانێکە هیلاکت دەکا ئەبێ مانگە 2 مانگ هات چۆ گەڕان خەڵک وا کردەوە جیهازیانە کۆرس گواستنەوە خەڵک بردن بۆ کلیپ خەڵک بێنەرەوە ئەمەندە هیلاکە بینیە بەقەدر یەک بەڵێ وەکەوە وایە بەس لە دائیرەیەکی زۆر قورس تعین بوو بێت و ئیش بێ بەردەوام قەرێکی ئیش
ئەوەندە من لێ بێزار. دواییش ئەو هەموو هیلاک و مانوبوونە لە تۆمارکردنی گۆرانێکە و لە کلیپ و کە تەواوی لەگەڵ گۆرانێکە و پۆستەکەی هێشتا خۆی گۆرانێکە 5 دقەیە نەبووتە 2 دقە خەڵگەڵی ئەتوانم ڕایە بەم هێشتا سەیری ئەخیری نەکرد سەرێکی کۆڵێک لێک والله خەڵک حەزی لەوانێ من ساڵێکیان گۆرانێکم تۆمار کردبوو بەس بە عود و سەتار و بەنەی لەگەڵ خەلیل و کارزانا کردم یاری قەرەداغی لە سەنتەری گەنجان بۆی تۆمارکردین لەگەڵ ئارا و لەگەڵ توانە فەرەجا جا ئیشەکەم هێشتا کلیپ نەکرابوو جەماعەتی جویان لێگرێکێک تەدەخولی کە زۆر موسیقی و بەحساب وتی یە خەلەلی تایە خۆزگە عودێکی تیا وایە ما بە 2 خەتی عودی تایە چی عودی تیا وایە یعنی حەزی لە تەدەخول و مداخەلە بوو نییە بۆ خۆی ڕێیەدا بەڵام ئەسڵیش ئینە وەڕاگەی لە خۆیەوە نییە نەشارەزا و مامۆستاگیان ئەزانم لەگەڵ شعر نووسیندا هاوڕێن لەگەڵ شعراچوەنی ئەم ماوەیە تۆزێکەم بۆتەوە بەڵام هەر هەڵە قوڵێ الحەمدلله دڵنیام هیچی تازەت نووسیوە ئەوەی ڕاستی بێ گۆرانیەکی لە شێوەی ئازەری کازخستانی ئەوە بەس تەبعەنەوە ئیشی تورکیایە تۆماریان کردبوو جۆم لێگرت برادەرێ بۆی ناردم ماڵی ئاوا بێ لە خۆشەویستی و لە دڵسۆزی خۆی و نیشتمان پەروەری خۆی و زێبەدانان بە تورکی گۆرانیاڵێ بە شێوەی ئازەری باسی مووسڵ و کەرکووک و هەولێرەکە کە مووسڵ و کەرکووک و هەولێر لە ئەسڵە خاکی تورکن و ڕۆحی تورکن و مڵکی تورکن و ناگۆڕێ و لە کلیپێکی ترە ڕئیسی پەرلەمانی تورکیا ئەوەشان بۆم ناردەبوو باسی ئەوەکە لە 2003 معاهدەی لۆزان تەواوە بێ کەرکووک و مووسڵ و هەولێر ئەچێتە سەر تورکیا ئەجا بەڕاستی من زۆرم پێ ناخۆش بوو ئێمە ئەبێت دوژمنی خۆمان بزانین دوژمنەکانمان دەوروبەرمان هەمووی دوژمنمانن و ڕەحم بە کورد ناکەن منیش ئەم شەعرم بۆ هات جوابم دایەوە بەڕاستی ئەنجا ئەڵێ ئێمە کوردی نەک تورکمانلی بێگومان ئەمە گۆرانیە عینەن لەسەر وەزنی ئاوازەکەی ئەوان عینەن ئازەربایجانی Musul Kerkük Erbili asırlardır Türkeli ئەڵێ مووسڵ و کەرکووک و هەولێر خاکی کوردن بەچکە شێر تورکی مەغوڵ داگیرکرد بە بێڕیشەن بە بێخێر بە خودای تاک گەورە و جوان یۆ بگرن مەغۆلێکان تورکیاش خاکی کوردانە کورد و ئەرمەن و یۆنان ناماقۆڵی تورکەکان تورکیا تا ئازەربایجان ئەم خاکە کوردستانە نەک تۆڕانی و تورکستان کە تورکیا کوردستان بوو مڵکی کورد و یۆنان بوو یۆنان ئەرمەن کوردستان تورکیا لە کون دیار نەبوو مەغوڵ هاتن داگیر کرد کوشتن بڕین دەربەدەر داگیریان کرد کوردستان ناویان نا تورکیای قەشمەر ئەرمەنیان ئیبادە کرد یۆنانیان دەربەدەر کرد خیانەتیان لە کورد کرد سایبرسیشیان داگیر کرد تاکو ئێستا زاڵمن خۆپەرست و مجرمن ئەتا تورک کەسیان ناوێ بە ڕەگەست تورک مەغوڵن ڕەگ و ڕیشەیان نییە مەغوڵن باریان نییە پێغەمبەریان ئەتا تورک وجدان و دینیان نییە کەمال ئەتەتورک کێیە ئەڵێن بەچکە جوو بووە بۆ ژنی نەهێناوە
تەنها بوو کە لە پیاوە چونکە لە قەومی لوود بوو بە ناوی هین ناسراوە ناوی ئیسلام پیس مەکەن گاڵتە بە خۆتان بکەن دنیای عوسمانی تەواو خاکی کەس وێران مەکەن ڕقتان لە گشت دنیایە دینتان پارە و زینایە خاکی کورد زۆر پیرۆزە دین و ویژدانی هەیە دەرچن لە خاکی کوردان ئەتا تردەجیرکەران ئەم خاکە خاکی کووردە دەرچن ڕەگەز پەرستان دەستە خۆش بێ هەر بژیت خامەت ڕەنگین کاگازات بەڕێستان هیچ بەلای شعرا ناڕۆی شعرت نەنووسیوە وەڵام من بەڕاستی من لە ساڵی هەشتا کە مناڵ و مێشتا پێشی بچمە شاخیش بە حکمی ئەوەی وەکوتم لە ڕادیۆی سنە و کرماشان و تاران و ئەوانە دایمەن عەباسی کەمەندی ئەوان جگە لە گۆرانی و مۆسیقا و پشتی خۆشیان پەخشە کرد دایمەن شعر و ئەدەب و هەوارگەی دڵان و ئەوانەشیان هەبوو شکۆڵای بابان هەبوو ئەوەندە جا باوکشم هەم سنووقێکی گەورە کۆمەڵی کتێبی شعری ئەو سەردەمەی هەبوو زۆر حەزم لە خوێندنەوەی شعرەکان و دواتریش خۆشم دەست بر بە شعر نووسین یعنی من لە ساڵی هەشتا و هەشتا و یەک شعر بنووسیوە تر تا ئەمە خیرانەیش تقریبن ڕەنگە زیاد لە 30-40 شعرم کراوێ بە گۆرانی لەلایەن خەڵکی ترەوە خۆشم هەر بۆ خەڵ ڕەنگە بەڕاستە من ئەمەم نەزانیوە بەداخەوە ئادەی لەوانە نمونەمان پێ بڵێ بێ زەحمەت یەک کێشەم هەیە من وەختی خۆی هەتاوەکو ئەمە خیرانەش ئەوانەی کە خەڵک شارەکانی منیان بە گۆرانی بوو تۆ لە تایتڵان نووسیانە هۆنراوەی سەنار کەس نازانێت سەنار چییە بەڵام ئەوە ناوی نهێنی پێشمەرگایەتیتە نەوەڵڵا هەر لە شعر نووسینە بەو ناوە شعرمە نووسێر حەزم لە ناوەکە بوو بە ناوی سەنارەوە ئێستا ڕەنگە زیاد لە 30-40 گۆرانی خەڵک کە گۆرانیان وتووە هۆنراوەی منەوە بەڵام بە ناوی سەنارەوە لە تایتڵ نووسراوە بۆ نایکەی بە کتێب یعنی ئەم قەت حەزم لێنە وەکو شاعیرە دەمکەوە هەر حەزم بەدۆ بوو گۆرانی ئەخر قەیناکە یازادیان ئەوانە ئەرشیفە مەسەلەن خەڵک هەیە چوزانم یەک جار بە هەموو تەمەنی گۆرانەیەکی کردووە یاخود داستانێکی نووس یاخود چیرۆکێ بەوە ناوبانی دەرکرد هیچی تری نەکردووە بەڵام گرنگەوەی ئەو بوو ئەرشیف مێنێت هەندێک بیر خەمەوە لەو شعرانی کە کراون بە گۆرانی بڵێن هەر بۆ نمونە زۆربەی گۆرانەکانی خۆم جگە لە 1-2 گۆرانی کە فۆکلۆرن هەمووی هۆنراوی خۆمە لەگەڵی پێشنەوە و شوێنەکانی ترا کردومە لەگەڵی بەکانی ترای جوانی کە خەڵک کردێتی بۆ نمونە بڵێن کاشاخوان حەمەڕەزا ئەوەی یارە ئازیزەکەم وەرە لە کوستات بە کلیپ هەیەی و لەگەلی کوردستانی دانیشتگای هەیە ئەم شەو دواشەوی تەنیایی ژینە مەسەلەن 34 هۆنراوی منی وتووە کاک برایان نوێژبەرنی خۆمان مامۆستا نەجم محەممەد زامبیا عەزیز ئەوەی زامبیا خان ئەوەی زامبیا بێچەکە لە هەرە گۆرانە جوانە دیارەکانی خەمی ئەم ڕۆی من خەمێکە خەمی هیچ کە زوانیە پاری گرانی ژێنی من لەگەڵەکە ساوتانیە کێیە ئەمڕۆ لەگەڵما بۆ خەم وازاری من ئەو گۆرانیە ئەمەەوە ئاوازەکەشی هۆنراوەکەشی هێنە زۆر بیان بە ئاواز هۆنراوە یارێکی زۆر جوانە دەست خۆش بڵێ بە زۆر کەسی تر ینی حتا لە ئێران خەڵکی ئێرانی شعری منی بڕۆهینەوە تۆ بە گۆرانیەوە مەسەلە ئەوە باخی دڵی کە هەمە وەخت خۆی پیشانی جەنابیشتمدا کاتی تۆمارکردنەکەی باخی دڵم بێگۆڵ ماوە مەیلی بەهارانێتی باخی دڵم بێگۆڵ ماوە مەیلی بەهارانێتی ئەم خەزانەیان بایزم دڵی یادی جارانێتی باخی دڵم بێگۆڵ ماوە مەیلی بەهارانێتی ئەم خەزانەیان بایزم دڵی یادی جارانێتی چێک بکەمەنی بۆ کوڕی دڵی کاشکم بارانێتی چاوی کەزم خونای زەمە بۆری بارانێتی چێک بکەمەنی بۆ کوڕی دڵی کاشکم بارانێتی چاوی کەزم خونای زەمە بۆری بارانێتی ئەوە هۆنراوی خۆمە باسی سەردەمی پاییز و ڕۆشتی تەمەنەکە و یادەوەری گەنجی و مناڵی ئەوانی دیایە ئەو گۆرانی خۆی یەکەم جار بۆی گۆرانی برانی زیزیە یارخەنە بەندان شەدەلاری یار هەوری لە ئەملانیەتی دو تەمەشای قەد و باڵای کەدایەکی بە قوربانیەتی ئەمە بە فۆکلۆری کوردی خۆوان بەیانی زیزی وتوانە دواتر لە ڕێگەی عەباسی کەمەندیەوە علی ڕەزای ئیفتیخاری بە فارسی وتیوتیۆ بە تێکستی فارسیەوە بەڵام زۆی زۆر جوانی بوو وحی کردەوە بەراویش بۆ خۆی هونەرمەندێکی گەورەی فارسە
منیش کە گوێم لێ بوو حەزم کرد لەگەڵ برادران کە مامۆستا لێر حسێن وتی کاگەزات حەزەکەم گروپی مۆزیکی گەڕیان دروستەکەین و برادەکانی تۆ خۆمان کۆبووینەوە حەزەکەم یەکەم کەس ژوی کەمادە و بۆکەن لەو گروپە توندا زۆر باشە من ئەم هۆنراوام هەیە و بەو ئاوازەی برایانی زیزەوە کە عەلیڕەزا و توێتی ئەیڵێ لەگەڵ مامۆستا لێر و کارزان و خەلیلوان دانیشتین دووبارە پرۆڤەمان کرد و دواتر عەرزمان کرد و تەسویرمان کرد بۆ خاک و کورساتی ژەو بەرهەمە تاژە لە ڕادیۆکانە لێ ئەدرێ بەڵام وەکو وتم من لە تۆمارکردنا تۆمارم نەکرد لە ستودیۆ هەر لەسەر مەسرح کەمالی حایسایی چۆنی تۆمار کرد بەو تۆمارکردنەوە کلیپمان کرد و تا ئێستا شەرماوە دەنگێکی پاک و باشیش ئەڕوا و ئەوەیە باخی دڵم بێگوڵ ماوە مەیلی بەهارانێتی بەم خەزانەیان پایزەم دڵیادی جارانێتی چی بکە من بۆ گەڕی دڵە کاشکە بارانێتی چاوی کەزم خولای جەم و کۆڕی دڵارانێتی وە بەهارە و بەهارەی کەسر وە شاماڵێتی گۆڵ و گۆڵ زاری ڕەنگەنکە نەخشی سەریاڵێتی باخی دڵم بێگوڵ ماوە مەیلی بەهارانێتی بەم خەزانەیان پایزەم دڵیادی جارانی بەو جۆرەیە بە 4-5 کۆپلە وتومان لە تۆمارکردن هەیە دەنگی خۆش دەستە خۆش بێ ئەم خۆش چاوەکە مامۆستا گیان سپاست دەکەم لەم خۆش قوربانجان ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە کاگازات قوربان من لە خۆشایی مامۆستاجان لە ئێوە فێربین بەخوا من لە گەنجیمەوە بە عەشقی دەنگی تۆ بووم بەڕاستی زۆر حەزم لێ بوو زۆر مهم یەک شتێکە ئەلحەمدوللا ئەخلاقێکی هونەری گەورەت هەیە ئەوە ئەتوانم پێت بڵێم سەفیری کورد ئینسان کە ئەخلاقیەتی هونەری گەورەی هەبوو ئەبێ بە سەفیری میلەتەکەی خۆی لەبەرەوەی جێگای سقەی جێگای بڕوای دڵسۆزی خۆشەویستی خاکی خۆشەویستی میلەتی خوا ئیشەڵڵا تەمەن درێژ بکەن لەگەڵ هونەرمەندانی ترە قوربان و مامۆستاجان چاوە ماچەکەم لەگەڵ ئێوە مامۆستاگیان ئەنجا سەرەی گۆرانیەکەی تر بەڵی خۆ یان تووڕەمە بمان بۆ بڵێ یان ئەوەی تریان ئەوەی تریان کامیانە ئەمەڵ خەن نەمێرا بڵێم پرچی زەردەی لەبەری ئەزانم ئەچیتە هەر چاو پێکوتنێکە و یەکسەر داوایە گۆرانی و لەکەن بۆیە نەمێرا تەواویکەم بەڕاستی ماڵە لەبەر ئەوەی ئەمەلخان ئەم شەو زۆر تووڕەمە بەکە بڵێ تووڕەمە تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خوات گریێ خوات گریێ خوات گریێ خوات گریێ تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خوات گریێ خواو گریێ خواو گریێ خواو گریێ کە بێدەنگێ وامەزانە تەوەنبارە چیم پێکرێ کە بێدەنگێ وامەزانە تەوەنبارە چیم پێکرێ ئەزێکی شێ دەم و دەستوم چاوی بەستوم قورجی گرتوم ناوی خواشم پێ ناوتێ ناوی خواشم بۆ ناوتێ تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خوات گریێ خوات گریێ خوات گریێ خوات گریێ ئەگەر عەشە وەکو من داخیم کردی ئەگەر عەشە وەکو من داخیم کردی هەزانی چۆن شاعیر شاوانە گەڕاگەری هەزانی چۆن شاعیر شاوانە گەڕاگەری ئەگەر عەشە وەکو من داخیم کردی ئەگەر عەشە
وەکو من داخیان کردی ئەزانی چۆن شاعر شاوانە گەڕاگەر ئەزانی چۆن شاعر شاوانە گەڕاگەر تووڕەمە بە خۆت زیین مەکە تووڕەمە بە خۆت زیین مەکە خوات گریێ خوات گریێ خوات گریێ خوات گریێ کاک ئازادیان بێگومان دەکەی نیام ئێوە زۆر بەرکەوتەی شار و لادێ و ئەم شوێنانن چیرۆکی زۆر ڕیاوە هیچ کاتێک بووە هەمیشە یادەوەریەکی بە تایبەت یادەوەریەکت لە مێشکا بێت هەمیشە وەکو زەنگ لێ بداتەوە بیرێکێتەوە قەت لە بیرت نەچێتەوە ئەگەر خۆش بێ باشتر ئەگەر ناخۆشیش بێەوە ئێمە گوێمان لێ بێ واللهی ئەوانم هەیە بڵێن بۆ نمونە کاتێککە من مناڵ بووم لە قەرەداغ لە هەرێمەکان حەلب بوو بە تیپ کارتەکان بوون بە کەرتی عسکەری بە حساب کەرتی عسکەری تر خەڵکی دەوا بە خۆر و ئازا و سەرنەرشێن و ئەوانەیە من مناڵم وی کەس ئامادە نەبوو لەگەڵمە تەعاملگەوتیان بینێرم بۆ سەکرداتی با تۆزە گەورە بێت کە ڕۆیشتین بۆ سەکراتیەوە لە راپۆرتێکی درێژیان نووسیم و لە زۆر سایت و ئەوانە بڵاو کرایەوە لە ڕۆژنامەشتا ناوشانەکە ئەو بوو کە چۆن کاگنەوشیوانم ناسیوە بەڵام کەمێکی لێ جەڕبە من کە ڕۆیشتم بۆ سەکردایەتی ئەوەنم بیست بوو نۆکان سەکردایەتی نۆکان بۆ مەزانی شارێکی گەوریە پڕە لە بازار و دوکان و مەتار و ئیتر قەیسەری و هەچی شتێتیایەتی و تە قەسر و قسوور و شەوێک گەیشتینە دۆڵێکی تاریک ڕەشتەبایەکی زۆر ناخۆش هاژەی ئاو دوو چرا بەکزی ئەگران دووچراکەش نۆکەکان بوو بە مەقەڕی حیزبی شوعی لەگەڵ دووسێ ماڵا لە دەم چەمەکە چراکان نەگراوتم ئێرە کوێیە یان نۆکانە بە نۆکانیشی چۆنە بە نۆکان وابێ یان بۆ ناتوێ بازار و مەتاری تیابێتم بەرە وەڵڵای من هەبیرم کردوێتەوە کاژم ڕەشوان والحاصل چوینە سەکردایەتی تر مەقەر بە مەقەر هەتا ڕۆژین هەر کاولەمان بینی وەرانەمان بینی خێمەی تاریکمان بینی خانی قوڕی ڕووخامان بینی ئەمە سەکردایەتی و مەقەڕاتە دواتر چوو بەلایەن ملا زۆمەر وتی بڕۆ بەلای کە حەمەد سەعید جەباریاوە تۆ لەگەڵ ئەوانە بە لە ئیدارە بۆ ئەوێ باشی و تا ئەم فترە بزانین چۆنە بێ وتم باشە نرد بە شوێنێکەوە ناو چەند بۆ چنارێ بوو خوا ئاگای لێ شەو ڕێ و چەقاڵ بەلامانە فردەیەگرا ڕۆی بڵا چوومە لای ئازاد هەورامیتم کاک ئازاد من لێوێ هەر شوێت بووم وتم کاک ملا زۆمەر بنی نردوو بە شوێنێ بەس کە حەمەد سەعید بەرەز دەوێ ئیداراکە بەس کە حەمەد سەعید دوایی لە ڕێبەری پێشمەرگە بڵاوم کردەوە مام جەلال پێی وتم یادی بەخێرەتی و کاکە بەخوا ناقیانی هەر حەمەد سەعید بەڕاست تەحەمولی زۆر شتەکەنەوەوانە ئیتر بۆ خۆی ئیسش کە حەمەد سەعید کەمینە پێگەن یعنی هەر زۆر بڵاو بوو ئەو قسەی من کە ئەو ساڵی جێڕام چێک لەو نوتانە قسە خۆشانی کە برادرانیان جێڕاوە ئەو بڵێن کە حەمەد سەعید بەراست کە حەمەد سەعید کاکی تێکۆشەر و بەناوبانگ و پاک و مەبدەئی و تا ئیسش ماوەتە من درێژ بە یاخوا بەڵام کەس تێوێرا و یە قسەی پێ بڵێ من لەوێ خستە ڕیزی بەرازەوە ئەی لە باسەکە بەندەکە بەرازان ناومێنا ئێستش برادران کە جێڕان بۆ ڕۆژە خۆشا نەکەوتیتە هیچ مەسەلەن سجنکردنێ یان حەق لێ بکەنەوە لە شتێکە کەو کاتە تۆ کوڕێکی گەنج بی بۆ نمونە بۆ کەسێکی وا گەورە ئەم چەنەڵی بەراوردت کردووە؟ نا من هەر ئێستش لەگەڵ برادرانە هەر ڕێزێکی زۆران هەیە دامە حرمەتی زۆر پێکەوە تەعامل پەیوەندی هەتا لەم کەرەنتینە و شەشە بەڕسمی پەیوەندیان پێگرن لە چەندی شوێنە وەزن چۆنە چۆنە حاڵت چۆنە بەبێ جیاوازی فکری و ئەوانە بەڵام هیچەوە بە حکومەتی باز گرتوینی ئەوە زۆرمان بەسەر هاتووانەمان زۆر دیوە زۆرمان بەسەر هاتوو ئەرە وەڵام ئەوانەمان دیوە دەست خۆش بێ یعنی ئەم باسکردنەی کە باست کرد بۆ بڵاوکردنەوەی احتیادیە بڕوات بەڵێ 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 احتیادی خۆ من ناڵم لە ئەو سای توشتانە بڵاویان کردەوە خولای خۆم بڵاو بووە 83,000 کەس بەرزای خۆم سێری کردبوو لڤین بڵاوی کردەوە سایتی نازانم کۆمەڵە سایتی یارەهەنی سلەیمانی ئەوەی سانتی بڵێ سایتی حیزبەکانە ئەوان سەرپەرشتیەکەم بە تایبەتی حیزبانی کە تۆزی حەزیان لە ئەو بابەتانی هەبی وژانە لە سێ چوار سایتی کە دابەزی ئەرە وەڵا ئەڕوات ئەو شتانە دەمێکە ڕۆیشت و ئاساییە باش تا ئێستا هاوڕێتیت لەگەڵ چەند هاوڕێت ئاماوەتەوە کە لە شاخەوە بڵین لەگەڵ تابوون هەتا ئێستش بەردەوامن یعنی هاوڕێتیتان ئەوە نەپتەو بوو بێ لە یەک جانە بوو بێتنەوە لەگەڵ هەمووی تا ئێستا پەیوەندی ماوەجگە لە مردوەکان یان شەریدە هەر بە سەرکردەکانەوە
هەر بە سەرکردەکانەوە کاقاری حاجی عەلیە، کاک مەلا بەختیارە، کاک مەلا زوحمەرە، کاک مەسەلەن هەموو کاکەکان کادرەکان ئازاد چالاکە مەسەلەن دکتۆر هەژارە مەحموود ڕەزایە، بڵێن هەڤاڵ کوێستانیە، کاکاردۆ مەحەمەدی هەولێرە مەسەلەن هەولێرەکانیش کاک لە ڕەشە، یعنی ئەوانی قەراغ گەرمیان بەمۆ هەموو ئەوانی کە لە پێشمەرگایەتیە مانگێک دوو مانگ ساڵێک پێکەوە لە شتەنگەرێک لە شوێنێک پێکەوە بێت حتا ئێستا پەیوەندی لیان نەبڕی هیچ کەسێکە. باشە زۆر کەس گلی ئەوە کە ئەڵێ کە ئەم بۆ نمونە ئەم بەڕێزانە پێشمەرگە بوونەتە بڵێن مەسئولێکی گەورە ئێستا مەسئولەکە ناتوانانی تۆنەڵێ ناتوانانی چی بیان بینی یاخۆ شتێکی وە ئایا هیچی وا بەدیەکەی کە ئێستا هەیەە پێشمەرگە بوون لێ خەباتە یعنی پێکەوە خەباتان کردو بەڵام ئێستا ئەو مەسئولە و ئەو جیاوازیە ببینی هەندێکیان وان هەندێک ئێستا بۆ نمونە من ئاسوعالی ئەو فەرماندەکانی گەرمیانەوانەی شارە زۆر ئەوان تەنها هەندێک ساکردەمان بە حکمی موقعی شوێنەکەی یا بە خۆپەرسیان خەریکی بازرگانی شتینی هەنی و بۆی بە ئیشەکانی نازانی خۆیان لە ئێمە شاردوێتەوە بەڵام لە ڕێگە و بان و تەعازیە و شتایە لە نەخۆشییان بینین بەسەریانەکەینەوە من بۆ خۆم هەموو ئانەی کە لەگەڵ پێشمەرگە بوون و برادەرم بوون کە یەک کاتێکێتی دەسەڵاتی دایە دەست بن بۆ دابەشکردی زەوی هەمویانم بەسەر کردەوە و بەشی هەرە زۆریان ئەوەندەی فریا کەوتم 1830 کەسیان زەوی ماوە کردیان بە ئیمزای خۆم و بە قامی خۆم کە بە ڕێزمام جەلال و فەرمادەی گشتی منیان حڕ کرد کە ئەو ئیشە بکەم لە مەسەلەی خانەنشینیە نزیکەی 4000 کەس ئیمزای منی لەسەرەکە پشگیریم کردوون و ئاگادارم کردوونە تۆ خانەنشینیم بۆ کردوون خۆی هەر بۆ یەکرا بەڵام زیاتر من ڕام پەڕاند و ئەرکەکان بۆیان بە ئیمزای خۆمە هاوڕێ و هاوخەبات و وەستەنگەرم تام سەعاتش لە هیچ کەسێکیاندا نەبڕاوم اینجا خەڵکیان نەخۆش بووە تەعازیان هەبووە لە دێ لە قەراغ لە گەرمیان لە شارە زۆر سەردانم کردوون ڕۆشتوم بۆلیان تا ئێستش جاری وا هەیە جەژنان دێ بە دیێگەڕە بە سەریانەکەمەوە یانی لەگەڵ کاشەیار و ئەوان ئەگەڕێم لەم جەژنەی ڕابردووە کە ڕۆی پات حەفەت ئێمان بەسەر کردەوە یانی هەر بژیت یاخوا تەمەنت درێژ بێ تەبیعەتم جیاوازە لەگەڵ ئەوانی تر ڕاستە دەسەڵاتم بووە تا حەدێک ئاوریان لێ بەمەوە تەکلیف لە حکوومەت بکەم جادەیەکیان بۆ بکەن مەکتەبێکیان بۆ چاکەن مزگەوتێک کارەبایەک بیرێک شتێک بەڵام دەسەڵاتی کولیم نەبووە لەژێر دەسمات خۆم ئەمریکەم وشتیان بۆ بکەم بەڵام کێشەکانیانم گەیاندۆ بە خەڵک و ئیشی باشم بۆ کردن خۆشیان ئەمۆ ڕاستیازانە نمونەت زۆر بێ کاگازادیان یاخوا نمونەت زۆر آخر بۆیە کەسانی هونەرمەند و ئاوا دڵسۆز لەو کارانەیە بن هەمیشە جێدەستیان دیارە هەر بژیت هەر مامۆستاگیان ئەگەر بکرێ با بە ڕێزیشتان خۆ کاگازات دووسێ یادەوەری زۆر جوانی باس کرد با بزانین چی یادەوەریەکی نازانم ئەگەر بڵێن هی گەنجیت هی ناو نیشتیمان هی غوربەت یادەوەریەکی وابێ زۆرینەی کات وەکو زەنگ لێداتەوە لە مێشکتان یادەوەریەکی زۆر خۆشەیە لەکین بووین لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا کامەران ڕەوف کە لە مەسرحی خوێن یادی بەخێر شەماڵی عەبدوڵڵاڕەش ئەو لە مەسرحی خوێن بڵێن کاک شەماڵی ئابەڕەشەڵێ ئەخر خەڵگەروان ناسیوێتی وایە شەماڵی عەبەڕەش بەڵێ ئێستا لە لەندەنە بڵێ بەڵێ لای خۆمانە بەڵێ ئەوە لە مەسرحی خوێن نەبیلی نوریمەتی لە قسمی مۆسیقا بوو منیش لە قسمی مۆسیقا بووم و بەرزان عوسمانیش لە قسمی مەسرح بوو نیۆڕان سەعات یەک نانیانە خوارد لە کافتریاکە کاک شەماڵ ئەچوو خواردنێنە مەسەرەن برنج و فاسوڵایەکێنە برنج و بامیەیەکێنە و گۆشتێک بەسەریەوەمانە و کامەرانیش ئەچوو یەک کەوتچی لەگەڵ خۆیانە و ئەهات لەگەڵ شەماڵە شەریکە بوو ڕۆژێک دوان سیان وەڵا ڕۆژێ شەماڵ سینەکەی هێنا وتی کامەران و تێها وتێتەوە لەگەڵم بخۆی و تێرە وڵاو کۆچکەکەم پێ وتی ها سێرکە فکر بەسەر هەموویە فازڵ قەسابیش لەوێ بوو فازڵ قەساب
وتی کامەراوتی بەخوای گوێلە گۆراتی و چپی توەزانی دەرمان پاراسیتیمۆلە ئەگەشتی تێ دوڵەڕویەوە کە بەسەری ئەمزان چۆن نایخۆم لەگەڵ یعنی هەر خواردی نا لەگەڵ یا خواردی بەڕیانە وەڵاوتی من ڕۆحم لەگەڵ توایە چۆن نایخۆم اینجا هەموو جارێستا گێڕینەوە دەسەکەنەوە بە پێکەنینەکەی جاران هاوڕێتی و کاتە بەڕاستی زۆر خۆش پاک بێگومان ئێسەش زۆر کەسەیە چۆنەڵی هەر لە تەمەنێکی گەنجیەوە کە هاوڕێ بووە هەتاکو ئێستا بەردەوامی پێداوە بەڵام هەر لەسەر خواردنە لەبەرەوەی هەمووتان چۆنەڵی مامۆستاش هەر باسی خواردن و یادەوەری لەگەڵ خواردنا کرد جارێکیان ئێمە لە شوێنێکی داوت لە شوێنێکی زۆر خۆشی ڕاقی داوت بووین کۆمەڵێ خوێنکار و مامۆستا و بڵێن لە بواری هونەرا بووین خواردنێکی زۆر خۆشە و لەو کاتەیە ڕێستۆرانتەکە گۆرانی قشقاڵی لەواڵی پرشنگی نیگاکاڵ ئەم گۆرانێ لێدرا لە ڕێستۆرانتەکە خەریب کە خواردنەکە هاو ئەمنە خواردنەکە زۆر خۆش بوو ئەمە برسیمان بوو بە هەڵپەیەوە بوو خواردن بخۆین یەکێک لە مامۆستاکانمان وتی تو ئەو خوایە ئەو سوێنی ڕێستۆرانتەکەی یا خاوەن ڕێستۆرانتەکە وتی ئەو گۆرانێ بکوژێنەوە ئێمە ژەموو حەپەسانی وتمان بۆ مامۆستاکە هونەرمەندە و زانکۆی تەواو کردووە و ئەو کارە یعنیەوەش یەکێک لە شاکارەکانی کورد یعنی هەموو کەسێک گوێی لێ بووە یادەوەری لەگەڵا هەیە وتی ئاوا دوو جارزانی ئێمە هەموو بە حەپەسایی سەیریەکەین وتی ناتکە دڵتان هیچ شتێک نەکاوتی بەخوا من وەختی خۆی لە ئەکادمی فنون جەمیلە بووم لە بەغا هەموو جارێ حانوتەکەمان بەس فەلافلی ئەفرۆشت کە فەلافلمانەکڕی قشقاڵی لێو ئاڵی لێیە ئێستاوام لێهاتۆ کە گوێ لە قشقاڵی لێو ئاڵیە گرم فەلافلم بیرەکەیێتەوە کە فەلافل لە خۆم و گۆرانێم بیرەکەیێتەوە لەبەرەوە تو ئەو خوای بیکوژێنەوە بە ئەو قۆزی شتە خۆشە لەبەردەممایە بابەتانی فەلافل نەیخۆم یعنی زۆریش بە قەناعەتەوە بوو زۆر بەجددی و یعنیتمان سەیری کە دنیا چەند سەیرە نۆستۆلۆجیات چیت بیرەخاتەوە یعنی جاری وایە زۆر ڕاستە تەنها گۆرانیەک ئەدباتەوە بۆ کۆمەڵی یادەوەری چەپکە یادەوەری زۆر جوان یعنی دانە بە دانەوەکو و زەنگ لە مێشکتەدا سپاسی ئێمە سپاسی مۆسیقا و گۆرانیەکەین کە زۆربەی کات یادەوەریەکانمان لەگەڵ یانە ئەژین چونکە بەڕاستی جاری وایە تۆ کەسێکت چەندین ساڵە نەبینیوە بەڵام بە سوتفە بەلا ڕێیەکە ڕۆشتی لەگەڵ یا گۆرانێکە هاتووە من چوومەوە کوردستان لە هاوڕێکم هەبوو لە ئایشەخانی ناوبوو خوشکی هونەرمەند ئەحمەد شەماڵ بوو ڕوحیان شاد بە هەردووکیان کەسیان نەماون ئێستا زۆر هاوڕێم بوو لە ڕۆشنبیری جا چونکە ئێمە هەمومان مۆزەف بووین فەرمانبەر بووین دەوێ هاوڕێتیمان هەبوو ئەمانە هەموو جارێ تەلیفۆنیە کردەی و جەژنان بە تایبەتی بۆ پیرۆزبایی جەژن ئەی کرد و مەسەلەن زەنگی لێدا ئەمەلگیان چۆنی چاکی یەکەم پرسیار بی کردایە ئەی و ئەمەلگیانەوە ناییتەوە باوەڕ بە یەکەم پرسیار یعنی زۆر دڵسۆز بوو هەموو جارەمیش کە ڕۆشتمەوە بۆ دایرە ڕێک بۆ ژوورەکەی ئەوانە ڕۆشتم منیش کە هەر ئەیود ناییتەوە ئەوە دائیمە هەموو جارێ تەلیفۆنی بکردا ئەم خانمە و پرسیارەی لێکردم ساڵێکیان کە ڕۆشتمەوە هەر وەکو چۆنەڵی وەک هەمیشە چوم سەردانی ئەو کەم و بیبین و ئەمانە لە ناو دەرگاکەیە بووم طبعاً سەقافە بڵێن ڕۆشنبیری بەرەبەراتی ڕۆشنبیری هەر ساڵێگە ڕۆشتم ژوورەکان گۆڕابوو بە ڕۆژێ مەسە بڵێن ساڵێ بەرەوبەر لەو ژوورە بوو ساڵێک لێرە بوو لەم سێت نازام سوزوو جێگوازی پێکرا منیش لە پرزگەکە هەم کۆمەڵێ هونەرمەندانی هاوڕێمان لێکۆ بوونەوە ئەمانە پرسیارم کرد چۆنی چاکیم لەگەڵ هەمویانان کرد و بە خێراوتنەوەیان کردم ئەمانە و وتم ژووری ئایشەخان بێزەحمەت لەکوایە چونکەم زانی هەموو ساڵە بۆ ژوورێکی جیاوازە برام وتیان هاوڕێیەکەم وتی نەتزانیوە ئایشەخان ئەمری خۆی کردووە لەو کاتەیە گۆرانی نایتەوە سەرێ لە شارەکان نایتەوە بەڵێ باوەڕەکەی ڕێک جا ئەمە لە چۆنەڵی لە سینەما و لە دراماوانەیە ئەمە پەنجلاینی پێ ئەڵێن و ئەم هەموو تەلیفۆنێکی بۆ کردن پەیوەندیەگەی ئەمەرگیان نایتەوە بە سوتفە کە هەواڵەکان پێوتم ئەو گۆرانیە کاگێ ئازاد لە ڕادیۆ ئیشیە کرد لەناو فرمێسکەم وەکو بە خوڕە هاتە خوارەوە یعنی ئێستش دڵم نایەتم ینی چۆنە گۆرانیە خۆشە هی هونەرمەند عتاقرەداغی یەکەم جاروتی پاشان ئەو کاکە میران وتیەوە بڵێن بە ستایڵێکی تر باوەڕ بێ بە هەردووکیان پڕبەدڵ حەزەکەم گویان لێ بگرم بەڵام دڵم ئەلەرزێکە گوێی لێ بگرم لەبەرەوەی هەمیشە ئەو خانمە بیرەکەیێتەوە
من شتێکی خۆشتان بۆ بگەرمەوە بێگومان خوارێ خۆش بوو محەممەد مکوری هەمومانەی ناسین نووسەری گەورەی کورد طبعا ئێمە لە یەک گەڕک گەورە بووین من و کاکە حەمە تەوان ئەو لە من زۆر گەورەتر بوو کاکە حەمە ژنی هێنا طبعا دایکی کاکە حەمە ئۆکو دایکم بوو بە چەندەها جار من لەسەر ڕانی خەوتم ئەنجا ئەوت ئۆخی خوایە دوو حەمەم هەیە تەشتیان دانابوو تەشتێک بامیە سەرەکەی لێکەنەوە ئافرەتێک دانیشتە بوو تەشتێک کوولەکە پاچێک کردۆمانەوە جوانێ کرد قاشقاشێ کرد تەشتێک بانجان ئەمە دایکی کاکە حەمە تۆزێ خوتە خوتێ کردۆمانەوە دەپەلەکەن و نازانم چی و وەڵای تر ئەوەندە خوتە خوتی کرد کاکە حەمە تووڕە بوو وتیدایە تۆ فلیمی ئەمانەت سووتانووە و مێشتی منیشت تێکداوە ئەوەندە خوتە خوتەکەی ماڵە ئاوالێ ئەوە نییە پاچەکەنەوە نیە ئیشەکەنەوە مانەوتی کوڕماخرە بێ سەریعتر بێ وەڵا حەمە بۆ خۆی تۆڕە بوو بە لەقە بە پێڵاوەکانیەوە چوە ناو تەشتی بانجانەکە وەتی دەبڕۆدەیدایە ئۆخەی دەبڕۆ ئیسراحەتت کرد دەبڕۆدی وەڵا ڕۆیشتن وەڵا بانجانە لێنە هەمومان لێمان خوارد ئەوەی مادام واپانی کرێتەوە بوو بە بابەخەنووج ئەڵاوتم حەمە ژیان بەخوا بانجانەکە زۆر بەلەزەت بووتی وەڵای من قاپێکیان بۆ من ناقوم پێڵاوەکانی خۆم بیرکەوتەوە بۆم نەخورە وتم با بە شتیانەوە خە بە جوایە شەشۆرێتەوە بۆ نەت خواردەوە وەڵای لە کیسم چوو هاوڕێیەکی پێشمەرگەمان هەیە ناسیاوێکی پێشمەرگە ناڵێن هاوڕێ لەبەرەی ئێمە زۆرینەی کاگازا دەزانێت زۆرینەی خێزانەکەمان وەکو کاگازات پێشمەرگە بوون لە شاخ بەڵێ وتی کە ئەچین بۆ لادێ هەر ئەکراین بەسەرە چۆنەڵی هەر وەجبێ و بە کۆمەڵیان خواردنێکمان دەست کەوتایە بۆ نمونەوت هەموو پارەمان کۆ کردەوە حیوانێکمانە کڕی ئیتر سەرە بڕا ئەوەی سیجگەرەکەی بەرکەوتە سەرەی ئێمە لەوەی ئابوو کە سەروپێ وەرگین بڵین سەروپێکەی ئێمە دیکەین وتی ئێمە سەروپێکە خۆتان ئەزانن سەروپێ چۆن پاگەکرێ ئەبێ ناوەکەی بکرێتەوە هەموو شتەکانی دەربێت و پاک بکرێت و دوای ئێوە ئێمەی ژنان کە خۆمان نەیزانین سەروپێ چۆن پاگەکرێ ئەخرێتە ناو ئاوی زۆر بە کوڵەوە و بە چەقۆ ئەکڕێنرێ پێستێک بڵین لە ناو ورگەوە پێوەیەتی ئەبێ لێ بکرێتەوە وتی بەوە وتی نەمانەزانین تێر ئاوا ورگەکەیمان هەڵدری و ئەوەی ناویتیا بوو بەتاڵ بوو وتی بە گۆشت و بە قیمە هەموو شتێکمان تێکرد وتی هەر سەروپێ هەرە کوڵاو هەر کەفی دەرەیە وتی هەر وردەکا بوو فڕێمانەیە هەر وردەکا بوو فڕێمانتی نەمانەزانی وتی هەتا وای لێ هاو ژنم هێنا وتی کە ژنم هێنا سەروپێی لێنا سەیرم کرد شەش حوتێخی لێکاتە وتی ئێنجا زانیم ئێمە ئەوەیەمان خوارد چی بوو یعنی داماوە بێ پاکردن ئەمەشیان خواردووە بەستی تازە خواردومانە خۆیتر بڵێن چی یادگاری زۆر هەیە لەو بابەتانە ڕاستەکە زۆر چوومە ناوزەنگ لەگەڵ قادری حاجالی و شەیدازاد هەورامیا بوو خەفارەت ڕۆژە سەری خەفارەتی من بوو کاگازات هەورامی وتی خۆم یارمەتیە دەم خەفارەتی ئازاد سەرپەرشتیشی وەگەما بە تەنیا خەفەر نەبێ منی زۆر خۆشەویست علاقەمان خۆش بوو وتم کاکە حەقت نەبێت تۆ بەس سێرم کە ئێوارە برنجم لێنا برنج بۆ 40 پێشمەرگە زیاتر بۆ 40 تا 50 کەس برنجم لێنا برنجێکی زۆر جان هاتن سەیریان کرد کاگازاوتی کا قادر وەرە سەری چۆن برنجێکی لێناوە حەدەکی لە دەرکی ناکەوێت بەخوا حیاتە کا قادر تۆزێکی لێ خوارد تێم برنجە خوێتیان نییە لە بیرم چوو خوێتێکم بۆ گرتمەوە ئازاد هەورامی یەک دۆرکە خوێوی گرتەوە بڵاوی کردو بە ناوی هەڵی شێوار نەمانەش پێشمەرگان پێی بزانن بەڵام برنجێکی جوان دەرچوو ئەتر لێەوە فێری چێژ دێرا بوومە ڕاستی لەوە چێ بەرەو پارشێوە چین ئیتر هەمومان خەریکە برسیمانە بێ بۆ پارشێ خۆمان ئامادەکەین بەڕاستی من لە کاتم گرتن کاگازادیان مامۆستادیان هیوادارم ئاوا بە تەندروستیەکی جوانەوە و باشەوە بتان بینین زۆر دڵخۆش بوو مەڕۆ کە توانیمان لە دانیشتنێکی زۆر هونەرمەندانە و زۆر هاوڕێیانە و زۆر خۆشەویستانە و بەڕێزەوە ئەگەر بۆ چەند ساتێکیش بێتوانی بێتمان مروارەکانی غوربەت و مروارەکانی ناو نیشتیمانمان بۆ چەند ساتێکیش بێت
کردی بێتمانەوە بەگەرنی نیشتیمانەوە ئەگەر لە قسووریمان ببورن بەڕاستی ئێمە بەداخەوە گەشتینە کۆتایی بەرنامە ئەگەر بەڕێستان هەر شتێکتان هەیە بیرتان چوو بێ بتانوێ زیادیکەن بفەرمونون لە خزمەتان یادگاریەکی زۆرێ ببوورە کاگەزت فەرموو وڵا هەلای منەوە چاوتان ماچەکەم دووبارە چای مامۆستا ماچەکەم زۆر خۆشحاڵ زۆر باشە چاو پێکەوە ئەمە جاتۆ شەمیشا قوربانتم زۆر سپاس گوێ لەمە بگرە گوێ لەم یادگاریە بگرە کاتی خۆی من لە هەشتاکانە فیرار بووم ئیتر لە هەشتا و دوو لە هەشتا و سێومانە سارێکی ڕینۆم هەبوو بە ناوی خوشکمەوە بوو ڕقەمی بەغا بوو لە کوڕێکی ئەمنم کڕی بوو ئەنجا زوزووە چوون بۆ سەرکردایەتی زوزوو سرم لە مامجەلارە داخوا ئەفریقا ئەوسا لە ئاوەژێ بوون لە گۆپاڵەوە ڕینۆ سنووقی هەڵەسێت بە برغووە داخرێ ئیتر پڕمەکرد لە گۆپاڵە زاواکەم مێردی خوشکەکەم لەوێ معاون طبی بوو پڕی لە دەرمان و شتە کردومانە ئیتر ئەم بەر بۆ سەرکردایەتی بوو ئەوێ مام جەلالشمە بینی لەوێ خۆ ئافریقا ئیتر کە ئەچوومە ئەوێ لە بنگرد هەمووی جاش بوو لە ناوی چییە کورە پێش ئاوەژێ مەرگە ئەچیتە مەرگە لە مەرگەوە ڕەحمەت باو کرد لە مەرگەش هەمووی پێشمەرگە بوو لەوێ خۆیانە شتۆ حەوزەکەەوەمانە وە چوون بۆ ئاوەژێ بە پێ ئیتر ئەهاتم ماڵێک نزیکی ڕێگاکە بوو ئەوە بۆی هەبوو نەیەڵە کەس بڕوە جاش بوو هەموو ژارێ ڕایە گرتم ئەوت بۆ چۆڕێ ئەمود وڵا کاکچم بۆ بنگەر بۆ هین بۆ مەرگە کاکە بۆ لای چێ ڕۆی وەڵا بۆ لای کاک عەبدڵڵا خزم تا ناوەڵە خزم نییە بەس برادێکی خۆشەویستە ئێوتی باشە هەموو جارێ ئیزمیەدا و ئەڕۆیشتم لەوێش دەرمانشتەکان داکە دوسێ ڕۆژ لەوێ بووم و ئەهاتمەوە ڕۆژێک کاک عەبدڵڵا لی پرسیم وتی ئەرە تۆ چۆن ئەم سیارەیە هێنی و لە بنگرد دەرێکی بۆ مەرگە و پێم بڵێ وتم وەڵی ماڵێک لەوەیە ناوەکەشی نازانم وتم جاشە وتم هەموو جار پێڵەمە چم بەلای کاک عەبدڵڵا یەکسەر ئیزن مەدا کەرەوتەوە عوسێ ئامۆزامە ئەوە عامری نەوێنە عوسێ ئامۆزامە بۆ ئێزمیدایی ئەزانی چۆن حەق وایە کاک ئازاد بەڕای من بکرێ بە وەزیری گەشت و گوزار بەڕاستی بە حکمیەوەی چۆنەڵێ لە دێ و شار و ناوی نازام ئەو دیانە هەمووی شارەزە ئەڵی خەریتەیە یەکسەر ئەڵێ ئەوە بەڕاستی خۆی ئەوێڵێ کەسی شیاو بۆ کە جێگەی شیاو ئەمەیە لێرە ئەوە کاک ئازاد ڕۆشتیش ئەوە هاتەوە بیرم مەسئولی عەسکەری کاک زێڕۆ تەلەفۆنی هاتە سەری ئەوە هاتەوە بیرم مەسئولی عەسکەرەکە کاک زێڕۆ بوو بەڵێ کازیڕە عەبدوڵڵا ڕێیان پێوت خوا ڕاستەکە یادی بەخێر وا عەفویکە وەڵی ڕازەکە تۆ حەقە بیدن یا بە موختار یا بە هێنا وەزیری گەشت و گوزار وەڵام من شتانم لە بیرە هەمیش کە زگراتم زۆر باشە هەموو لە مێشی خۆمەڵ گرتووە بەخوا من لە بیرم نامێنێ ئاخر کاک ئازاد بۆیە حەقە ئەو کەسانی کە ئاوا ناڵێم زۆر بەرکەوتیان لەگەڵ خەڵکی زۆرا هەیە لەگەڵ جێگەی زۆرا هەیە بەجددی یعنی زۆر خۆش ئەوانە بکرێتە یادگاری لە توی کتێبێک هاتمێنێتەوە نازانێ سبەینە چی لێ چونکە لەوانەیە ئەم کتێبەی تۆ سبەینێ بکەیتە بەردەمی دەرهێنەرێک لە چاو و لە بیرکردنەوەی تۆوە ئەو بە لێنزی کامێرەکەی ئەیکا بە فیلمێکی زۆر جوان یعنی ئەوانە لە هەندێک کتێب و نووسینی خەڵکدا و لە هەندێک کتێبی تاریخی ئەوانە بابەت و بیرەوەری و باسی منی تایە شتەکانی بە دوورودرێژی تێ عنیاوانەی کە دۆزێک کاریگەر بن پێم وایە زۆریان نووسراون تۆ لە کتێبی زیندانەکانە لای دووسێ برادر
بەسەر هاتووینەکان دەدەوی منەوە تایەتی مەسەن لە کتێبی مێژووی ڕاپەرنەکانی کوردستان و سلەیمانی وانە باسەکانی تیا لە هی شاخ و زۆر شتا تایەتی هەندە نووسینی خۆم کە نووسیمە لە کتێب وشتا خەڵک بردوێتی چاپی کردووە ماوەتەوە بەس بۆ خۆم حەزم نەکردووە خاوانی کتێبێ بم لە بیرەوەریەکانم حەزم نەکردو زۆر نازانم بۆ حەزم دێ نەکردو زۆر سێرە خۆشم نازانم بۆ ینی زۆر سێرە ینی چەندین شتم نووسیوە چەندین بابەتم نووسیوە چەندین چیرۆکم نووسیوە ڕێبەری پێشمەرگەمان هەبووە هەموو عەدەدە بابەتێکی منی تیا بۆ لەسەر مێژوو لەسەر ڕۆژە سەختەکان یان کورتی لە چیرۆکم هەبووە یا هەمە ڕەنگم هەبووە هەمی لەگەڵ بەڤارەکانە ڕۆیشتووە بۆ خۆی بەڵام بۆ خۆم نەمکردەوە کاک ئازادیان ئەزایی چۆن ئەمە نازەم ئەمە طبعاً ئەمێ قەناعەتی پێ بکەم جەماعەت باوەڕ دەبێ ئەمە ئەبێتە چۆن ئەڵێن ئەبێتە سۆرسێ ئەبێتە سەرچاوەیە مەزدەرێکە ڕاستیەکان لە زاری بەڕێستانەوە دۆکیمنتاریە هیچ ئەمە درۆیتیانە لە بەرەوەی خۆت لە واقعی چیرۆکەکان نابووی لە شەڕەکانە لە داستانەکانە کە ڕوویە بەڕاستی من پێم خۆشە ئەگەر بیرێ لەو بکەیت وەکو خۆشە تااقەتە نەبێ بینوسە بڵێن لەگەڵ هاوڕەیەکی نووسەر تا ڕێبکەوە تۆ بە تەجیل بووی بڵێن بۆی تۆمان کە بیدە بۆ ئەو بە چۆنەڵێ بە سیغەیەکی تر دای ڕێژێتەوە بڵێن دوور نەبێ لە ڕاستیەکانەوە لەگەڵ ئازاد خانەقینی ڕەحمەتی وەختی خۆی دەستگای پرۆژەکان هەبوو نووسێگەی پرۆژەکان تقریبان ئەوەمان کردووە بۆ خۆم لەوێ هەمووی نووسراوەتەوە هەم بە تەسجیل و هەم بە ڤیدیۆ هەم بە نووسینی دەستنووسیش هەمی کۆکراوەتەوە هەڵگیراوە بۆ ڕۆژی خۆی لە ئەرشیفێکی گەورەیە ئەوانەمان تەواو کردووە تقریبان بەڵام بە ناوی خۆمەوە بە تەنیا نەم کردووە بەعام کردومانە یعنی بە ڕۆژانە ئەمڕۆ چی ڕوویداوە مەسەلەن کۆمەڵی خەڵک قسەمان لەسەر ڕۆژەکە کردووە هەر کەسە کە بەژار و بێ لەو ڕۆژەیە شتێکی کردبێت ئەوانەمان هەموو هەیە هەر بژین تەمەند درێژ بنیاخوا ئێمە بەداخەوە هاتینە کۆتایی بەرنامە من چاو دڵم ڕوون بە دیدارتان مامۆساییان بەڕێستان کاگەرتانیان زۆر سپاس بۆ کاتی ئێوە زەحمەتان کێشا ئومێدین هەر ساق و سەلامەت بتان بینینەوە ڕەمەزانتان پیرۆز دووبارە و سێبارە بەنیازی دیدار لە بەرنامەیەکی نوێ و چەند درەوشاوەیی چەند مروارەیەکی تریش ئینشاءڵڵا خواتان کاگازادە ئەم دیدارەت کرد لەگەڵ ئێمەیە زۆر سوپاس ئینشاڵڵا سەرکەوتووەبی لە تەلەڤیزیۆنا لێ ئەدرێنەی شتێ تەنها لە سۆشەل میدیایە لە یوتیوب و لە فەیسبووکە دایئەنێم بەڵام پێم وابێ من وەکو دۆکیمنتکردنی ئەم هونەرمەندانە و بەسەرکردنەوەیان لە هەواڵیان بزانین لە کارەکانیان بزانین و بیری چەند کەسانێکی بهێنینەوە بە تایبەتی ئەم گەنجانەی ئێستاکە جیلی ئایپاد و ئایفۆن و ئەوانن کە ئاگیان لە زۆرینەی زانیاریەکانی بڵێن هەشتاکانی سەدەی ڕابردوو نییە بەڕاستی لەبەرەوە من پێم خۆشە کە ئەم بەرنامانە سازەدەم و زۆر دڵخۆشم بە و گشت ئەو هونەرمەندانەی کە داواکەم ڕەت ناکەنەوە کە دێنە ئەبن بە مروارەیەکی جوانی درەوشاوی بەرنامەکەم دووبارە و سێبارە زۆر سپاس بەخواتانە سپێرم خواتان مامۆستاکیان چاوتان ماچەکەم هەر بژێ زۆر خۆش گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو